گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی هەینی. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بەڕێوەچوونی ڕێوڕسمی ڕێزگرتن لە یادی دوو گیانبەخکردووی شۆڕشی ژینا لە شارەکانی سنە و دێولان، هاتنی بوومەلەرزەیەک لە شوێشە و چەند شاری دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان، راپۆرتێک لەسەر ژمارەی بەندکراوانی لە سێدارەدراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی، گیانەدەستانی بەندکراوێک لە زیندانی شەیبانی ئەهواز بەهۆی بێبەشکرانی لە دەرمان، دەستبەسەرکرانی هاوڵاتیی تەمەن 63 ساڵ لە شاری تاران. بەڕێوەچوونی ڕێوڕسمی ڕێزگرتن لە یادی دوو گیانبەخکردووی شۆڕشی ژینا لە شارەکانی سنە و دێولان. ڕۆژی پێنجشەممە 29 خەزەڵوەری 1404 هەتاوی بنەماڵەکانی حسێن عەبدپەنا و موحسێن نیازی بە بەرپایی مەراسمێک لەسەر گوڵکۆی ئەو دوو گیانبەخکردووە یاد و ناویانیان بەرز ڕاگرت. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون، بنەماڵەی ئەو دوو قارەمانە هاوکات لەگەڵ بەشداری بەرینی خەڵکی ئازادیخواز و چالاکی مەدەنی لە شارەکانی سنە و دێولان بەدانانی گوڵی سوود لەسەر گوڵکۆکانیان و هەروەها خوێندنی سروودی شۆڕشگێڕی پەیمانیان لەگەڵ نوێ کردەوە. شایانی باسە ئەو دوو هاوڵاتیە لە ڕێکەوتی 28 و 29 خەزەڵوەری 1401 هەتاوی بە تەقەی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی گیانیان بەخ کردووە و پەیوەست بە کاروانی نەمرانی ڕێگای ئازادی بوون. دەستبەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیکی خەڵکی شاری بانە. بەپێی راپۆرتەکان، هاوڵاتیکی خەڵکی شاری بانە بە ناسناوی هێمن خورشیدی بۆ ماوەی زیاتر لە 3 ڕۆژە دەستبەسەر کراوە و هێشتا چارەنووسی دیار نییە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ناوبراو ڕۆژی دووشەممە 26 خەزەڵوەر بە هێرشی هێزەکانی ئیدارە ئیطلاعاتی ڕژیم بۆ سەر شوێنی کارەکەی دەستبەسەر و ڕەوانەی گرتووخانەکانی ئەو ناوەندە کراوە. شایانی باسە سەرەڕای بە دوواداچوونەوەی بنەماڵەکەی لەسەر شوێنی ڕاگررتنی و دۆخی تەندروستی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دەستبەسەرکراوە زانیاریەک لە بەردەستانیە. هاتنی بوومەلەرزەیەک لە شوێشە و چەند شاری دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان. بەپێی دوایین زانیاریەکان، کاتژمێر 14:24 خولەکی دوێنێ بوومەلەرزەیەک بە گەورەی 4.1 ریشتر بە قوڵایی 10 کیلومتر شوێشەی سەر بە پارێزگای سنەی هەژان. بەپێی راپۆرتەکان، ئەو بوومەلەرزەیە لە قوڵایی 20 کیلومتر لە سەوڵاوە و هەروەها 36 کیلومتر لە شاری سنە هەستی پێکراوە. شایانی باسە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە زیانە گیانی و مادەیەکانی ئەم بوومەلەرزەیە زانیاریەک لە بەردەستانیە. راپۆرتێک لەسەر ژمارەی بەندکراوانی لە سێدارەدراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. بەپێی ئامارە فەرمیەکان، لە ماوەی 20 ڕۆژی ڕابردوودا لانی کەم 166 بەندکراوی ڕاگیراو لە بەندیخانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە سێدارە دراون. بەپێی ئەو ئامارانە، لە سەرەتای مانگی نوێی زایێنی ئەم ساڵەوە 1534 زیندانی لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتە جیاوازەکان لە سێدارە دراون و بەم شێوەیە بە ڕێژەیەکی زۆر ژمارەی بەندکراوانی لە سێدارە دراو بەپێی ساڵی ڕابردوو بەرزتر بووەتەوە. شایانی باسە لە کاتی شەڕی 12 ڕۆژەی نێوان ڕژیمی کۆماری ئیسلامی و ئیسرائیل و هەروەها پاش ئەو شەڕە، کۆمەڵێکی زۆر لە هاوڵاتیان بە تۆمەتی ناڕەوای هاوکاری لەگەڵ ناوەندی ئەمنیەکانی ئیسرائیل دەستبەسەر کراون و ژمارەیەکی زۆریان حکمی سێدارەیان بەسەردا سەپێنراوە کە مەترسی لە سێدارەدانیان لە ڕۆژانی داهاتوودا لە ئارادایە. گیانەدەستانی سوختبەرێکی بەلووش بە تەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی پێنجشەممە 29 خەزەڵوەری 1404 هەتاوی سوختبەرێکی بەلووش پاش بە دوواداکەوتن و تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم ئۆتۆمبیلەکەی هەڵدێرا و گیانی لەدەستداوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ئەو هاوڵاتیە بە ناسناوی ئومید ئەربابی تەمەن 34 ساڵ خەڵکی زابل و دانیشتووی شاری مەشهەد کاتی تێپەڕبوونی لە خاڵی پشکنینی سەهلاباد لە شارستانی نەحبەندان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دراوەتە بەر دەستڕێژی گوللە و پاش گواستنەوەی بۆ نەخۆشخانە بەهۆی سەختی برینەکانی گیانی لەدەستداوە. شایانی باسە هێزەکانی ڕژیم پاش هەڵدێرانی ئۆتۆمبیلی ئەو سوختبەرە شوێنی ڕووداوەکەیان بەجێهێشتووە و ناوبراو لەلایەن خەڵکی ناوچەکەوە
ڕەوانەی نەخۆشخانە کراوە. گیان لە دەستانی بەندکراوێک لە زیندانی شەیبانی ئەهواز بەهۆی بێبەشکرانی لە دەرمان. ڕۆژی سێشەممە 27 خەزەڵوەر بەندکراوێکی ڕاگیرا و لە زیندانی شەیبانی ئەهواز بەهۆی بێبەشکرانی لە دەرمان لەلایەن بەرپرسانی زیندانەوە گیانی لەدەستا. بەپێ راپۆرتەکان ئەو بەندکراوە بە ناسناوی ئەمیر نەیسی تەمەن 37 ساڵ ماوەی 6 ساڵ لە بەندەکانی 5 ئەو بەندیخانەیە ڕاگیراوە و لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی 15 ساڵ بەندکرانی بەسەردا سەپێنراوە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان ناوبراو لە ماوەی چەند مانگی ڕابردوودا بارەها ڕەوانەی بێهداری ئەو زیندانە کراوە و سەرەڕای پێشنیاری پزیشکی زیندان ڕێگری لە ناردنی بۆ ناوەندە دەرمانیەکانی دەرەوەی زیندان کراوە. دەست بەسەرکرانی هاوڵاتیی تەمەن 63 ساڵ لە شاری تاران. بەپێی راپۆرتەکان موحسێن تەقیزادە تەمەن 63 ساڵ و دانیشتووی شاری تاران ماوەی 12 ڕۆژە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبراو ڕۆژی یەکشەممە 18 خەزەڵوەر بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیطلاعات بۆ سەرماڵەکەی بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم و بێڕێزی بە ڕێبەری ڕژیمی کۆماری ئیسلامی دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. شایانی باسە ئەو هاوڵاتیە لە ماوەی ئەم 12 ڕۆژەدا لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و هەروەها پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. دوایین هەواڵ سەبارەتە بە ناڕەزایەتی نانەواکانی شارستانی سەراوانی سیستان و بەلوچستان دژ بە پچڕانی بەردەوامی کارەبا. ڕۆژی پێنجشەممە 29 خەزەڵوەر نانەواکانی شارستانی سەراوان بە بڵاوکردنەوەی چەند ڤیدۆیەک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دژ بە پچڕانی بەردەوامی کارەبا و هەروەها ناکارامەیی بەرپرسانی ڕژیم ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی ئەو وێنانە بەدەستمان گەیشتوون نانەوایانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پچڕانی بەبێ ئاگاداری و بەردەوامی کارەبا زیانێکی زۆریان بەرکەوتووە و سەرەڕای بارەها ناڕەزایەتی دژ بە خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان بەرپرسان وەڵامیان نادەنەوە. هەروەها ناڕازیان جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە سەرەڕای پێنەدانی پشکی ئارد و هەروەها گوشارێکی زۆری ئابووری بۆ سەر نانەوایان ئێستایش بە پچڕانی کارەبا لە دۆخێکی زۆر خراپدا دەژین و توانای بەردەوامی پیشەکانیان نییە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەرشاد بژیت.